یعنی بۆ ئەوەی کە هاوڵاتی تووشی با بڵین هەڵدانەوەی پێوەرەکەی و کوژانەوەی پێوەرەکەی نەبێ و ناچار نەبێ پەیوەندی بە سەنتەرەکانەوە بکە یعنی پێمان باشە کە یعنی هەموو ئامێرەکانی لێک کاتە ئیش پێ نەکە بە تایبەتی ئەوانەی کە ئامێری قورسن و کارەبایان زۆرەوێ بۆ نمونە لە یەک کاتە با بڵین بۆیلەری حەمام کە 3000 واتە کاکاتە نزیکەی 13 ئەمپێر سپلیتێک ئەکاتە نزیکەی 8 ئەمپێری پێویستە با بڵین هەموو ئامێری تر کە هەیە مەسە غەسالەی جلشۆرینە هەموو ئەمانە بێکەوە ئیش پێ بکەی بێگومان لەوانەیە با بڵین بکوژێتەوانێ و هەڵ نەبێتەوانێ بۆیە یعنی وەداوەکاریشن لە کاتێکا کە ئەکوژێتەوانێ تۆ یەک دوو ئامێر بکوژێنەرەوانێ خۆی هەڵەبێتەوە کێشەی نییە ئەبێت تۆ تەنزیم کرێت یعنی لە بینی ئامێرەکانە هەمووی بێکات بە تایبەتی قورسەکان وەکو باسم کرد سپلیت دو سپلیت سێ سپلیت بەیەکەوە یان بۆیلەر یاخۆت ئەمانە ڕەنگە بکوژێتەوانێ ستا باڕاستی لەبەرەوەی کەوا وردە سەرما زیادی کرد و با بڵین خواز لەسەر کارەبا زیادی کردووە بێگومان هەڵدانەوەی پێوەرەکانمان زۆر بووە یعنی ئێمە ڕۆژە بووە زیاد لە 1000 پەیوەندی کراوە بۆ و 1000 پێوەرەرگیراوە لە ڕێگەی ئەو چوار ژمارەیەوە 1000 کۆڵ هەبووە وەڵام یعنی کۆڵ کراوە بۆ لای ئێمەی تر تەبان ئەمە کە پەیوەندی ئەکرێ جواب بدرێتەوە قساکرێت مەسەلەن ژمارەکانی لێ وەرەگیری ئی بۆردەکە ئەنجا ناوی کابرا ناوی هاوڵاتێکە ئەنووسرێسیانی دائەخرێتەوانێت یەکتر کۆڵێکی تر یعنی لەبەرەوە بە دڵنیاییەوە لۆت زۆرە لۆت لەسەر سەنتەرەکانمان زۆرە